درامای کۆشکی هەنار یەکێک لەو درامایانەی کە لایەندەیەکی نزیکە لەسەر شاشەی کورسات بگومان نمایش ئەکرێت و چەندین ئەکتەری دیار لەنێو ئەم درامایە بەشداران دیارە درامایەکی جیاواز هەم چیرۆکی جیاواز و هەم کارکردن تیاشیا کە ماوەیەکی زۆرە کاری تیا کرێت بۆ ئەوەی کە بە شێوازێکی جوان بتوانێت کە پێشکەشی بینەرەکانی کورسات بکرێت دیارە کارکردن بۆ گۆرانی دراماکان ئەمەش گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بۆ بەشێک لە هونەرمەندان کە چۆن بتوانن جگەلەوەی کە گۆرانی بۆ ڤیدیۆ کلیپێک ئەڵێن جارێکتر بتوانن کە گۆرانیەک بۆ درامایەک بڵێن و بتوانن بە دەنگی خۆیان بیچڕن و پێشکەش بە دراماکە بکەن لە ئێستاە دیارە گۆرانی درامای کۆشکی هەنار لەلایەن یەکێک لە هونەرمەند و گۆرانی بێژە هەرە دیارەکانی کورد هونەرمەند هێمن حسێن وتراوەتەوە بەڕێزیان ئێستا لە ئوستودیۆی کورسات مەگەزین و گفتوگۆی تەواوکەین لەسەر دراماکە و هەروە لەسەر ئەو گۆرانیش کە لەنێو دراماکە چڕێتی کاکێمە سڵاو لێ بە زۆر بەخێر بێ زۆر سپاس بەخێر بێ دیارە ئەمە دووەمین بە بڵین کاری تۆیە بۆ درامای کوردی کارێکی جیاوازە بێم پێمان خۆشە لەگەڵ بینەرانە بەشێک لە گوێبیستە بین یاخود بینەری ئەبین و دواتر ئەگەرەوە گفتوگۆ بەردەوامەکەین فەرموو ئەی کۆشکی چاو بە فرمێسکن ئەزانم چەند برینداری ڕۆژانە شێوت ئاگوڕێ هێشتا جوانترینی شاری دڵم چاوەتەڕە بۆ سادەی جوانی وسات توانێ خەڵکە دڵپاکەکە ئێستا لەکوێ چیان لێ هات ئێستا لەکوێ چیان لێ هات این شارەکەم بۆ ئەگجاران بەیانیان پێناکەنی کۆزیێ پەنجەی یادگاریمان بە کانستان ماڵکەنی کاکە من دووبارە بەخێر بیت سپاس بۆ تۆ اینجا با پرسیارەکەلەوە دەست پێ بکەم چۆن بۆ ئەمجارە گۆرانیت بۆ درامایەکی تروت و چۆن دیسان ئەو تەجروبەیە دووبارە کردەوە هەڵبەتە کارکردن لە دراما لە فیلمی سینەما وەک موزیک وەک و گۆرانی بەڕاستی ڕێچکێکی تایبەتە لە ئەتوانین بڵێن لە میلۆدی گۆرانی سۆزداریەکان یان شتێکی قەسیدەی دوو جیهانی جیاوازە هەڵبەتە بیرۆکەی ئەمە من بۆ وای جێڕمەوە هاوڕێی ئەزیزم کاگە دڵغەفات کێچێکە لە هاوڕێ دێرین و ئەزیزە خۆشەویستەکان کە ساڵانێکی زۆریەکە ناسین پەیوەندیەکی پێوە کردم وتی کارێک هەیە ئیشەکەی کاک زیادە وەکو مێلۆدی کاک زیادە سات هونەرمەندی جوان و بەجوانە تێکسێکی کە زۆر جوانی کاک ئیسماعیل محەممەدە پێی خۆشە کاک زیاد ئەوێت ئەو ئیشە تۆ بیکەی وتم وەک موزیک بە تەناوتی نایەوێت دەنگەکەش تەنانەت خۆت بڵێ هەڵبەتە تەجروبەم هەیە یەکێک لە هونەرمەندە هەرە دیارەکان کە بێکمان هونەرمەند زیادە سعادە ڕاستە ساڵانێکی زۆرە خۆی دەنگی نییە بەڵام توانیوێتی کە بە ئاوازەکانی چەندین بەرهەمی جوان پێشکەش بە دنیای گۆرانی موزیکی ئێستا بکاستێکی چۆن بکە خۆت پێشنیارکرێ هەم بۆ وتنەکەەوە هەم بۆ کاری تۆمار و ئەوەش خۆی هەر کاتێک کە تەکلیفی کارێکی هونەری لێکرێت لە کەسێکەوە لە مەجالەکەی خۆیان قاڵ بێت و پسۆر بێ بەڕاستی مانایەکی جوانی بە تایبەتی کاک زیاد ناسینی من بۆ کاک زیاد 2005 کۆمەڵە کارم لەگەڵا کرد وەک موزیک چەند ئاوازێکی بۆ چەند گەنجەدانە بوو ئەو کاتە و کۆنتاکتە لە بینمانە دروست بوو ئێتر ڕۆژانە جارە بوو ساعتونی دو ساعت لە ڕێی تەلەفۆن و قسەمان کاتە ڤایبەروشتیشنەوە بەکار تەلەفۆنی علاقادەکە گەڕێ بووە بەجددی من سوپاسێکم کە لە زۆر شوێن باسی منی کردو باسی کاری منی کردوم فەخری بیوەکەم هەڵبەتە وەکو خۆ باس کرد کاک زیاد بەڕاستی ئەستێرەیەکە یەکێکە لەوانی کە بەڕاستی ئەتوانی بڵێ ژمارەیەکی ڕقەمە بۆیە زۆرم پێخۆشە جگەلەوەی کە پێشووتە ناسیومە بەڵام کە بێتە سەروی کارێک ڕاستەخۆ بڵێ ئەبێ هێ من بیکا بە ڕاستی فەخری بیوەکەم لەبەروی
بڕە لە تاقا و کوڕە هێزێکی جوانی تەیە باشە زۆر جار هەیە هەندێک لە هونەرمەندان ئەگەر بۆ منە پێشنیارێکی لەو شێوەیەشان بۆ بێتە بەردەست یەکەم جار بە بڵێن شعرەکە خوێندنەوە یاخود تێکستەکە خوێندنەوە دواتر بزانن ئاوازەکە کێ دایناوە ینی بە ئەم پرسیارە ناکرێت کەزانیت هونەرمەند زیادە سعات تەواوی ئەم بابەتانی ڕێخستووە هیچت وت یاخود پێشنیاری هیچت کرد یان یەکسەر ڕازی بوو خۆی یەکسەر معرفە یەک تێکسێکی جوان کەسێکی جوان نووسیتی دووش کە یەتە سەر مەسەلەی ئاوازەکە کەسێک کە لەو مەجالەیە تەواو توان بڵێم خبرەیەکی یەکجا زۆری هەیە دوای ئەش بینین تەخۆ شتەکان شاید حاڵە مەسەلەن ئەو هونەرمەندە جوانە کاک زیاد مەسەلەن ئەزمموونێکی هەیە لە عمرێکا گۆرانی و تەجربەیەکی چاژی هەیە بەڕاستی توان بڵێم ئێمەم ناڵبووینە سەردەمی و کە حەزمان بەدەنگی بووە اینجا دانەبڕاو کاری باشی کردو سەردەمی لە ئەوروپا و ئاگامان لێ زۆرترین لە ئاوازە جوانەکان کەوتراوەوە زۆربەی ئاوازەکانی ئەو بوو تەنانەت وەکو تێکستیەکە لەو کەسانی کە تێکستی گۆرانی زۆر جوانی نووسێ ئەو تێگا کە بۆ گۆرانی چ تێکسی جوانە ئەو زۆر میمە اینجا قسەکە لەوەیە کە تەلەفۆنی لەگەڵا کردم نامێکی نردوم ناگام لە تەلەفۆنەکە نەبوو دوای بۆم کردەوە کەوتینە قسەکردن ئیشەکە لەوەیە کە وتی هەر یەکەم تۆنی وت و یەکسەر ئیتر هەموو ئاوازەکانی هاتووە بەرخەیاڵم دەبەری بەڕاستی شتی زۆر جوانیە ئیتر کە یەک بە یەک سەربەند و شابند و ئەمانی کە یەک بە دوایەکەوت یەک لێک جوانتر بوو بەڕاستی هەموو جملەکان بۆ من زۆر خۆش بوو یەکسەر بۆنی ئەو هونەرمەندی تیابەدیەکرا بە خۆشحاڵی تر من لێش پرسیارەکەم کردم کاک زیاد هەر وەکو جارە موزیکەکە بۆ کەموتی نا من ئەمێ بیڵێ تی موزیکەکەی ناکەی کەیف خۆ دەبەزم ئەمێ بیڵێ گۆرانەکە ئێتە بەڕاستی من فەخری پێوەکەم چی ئەگەر خۆمان لە تەمەنیشی مناڵی من کاری موزیکەکەم بەڵام ئەو کابرای پێش منە سەدەنگی زۆرەوە کارەکە شایانیەکە بەڕاستی ڕێزەفەرنەکەی بگیرێ تێکست و ئاوازەکە هەر بۆ ئەم درامایە نووسرابوو یاخود پێشتر ئامادە کرابوو کە بوترێت تێکستەکە بزەبت بۆ ئەم درامایە دروستکراوە بۆیە من پێشەوەی مۆزوعی دراماکە بزانم هەر لە تێکستەکە تەواو تێگەیشتم دراماکە باسی جێگە هەی فعلەن تعریفێکی زۆر جوانی بووە ئەو درامایە کردو لە ڕێی تێکستەکەەوە تۆی بە جوانی لی تێبگەی اینجا کە بینیم حاڵێ هۆنینە و دوورینەکەی زۆر جوان لەگەڵ تێکستەکە زۆر جوان یەکیان گرد بوو لە دوای تۆمارکردنەوە نارتەوە بە هونەرمەند زیادە ساعت ڕای خۆی لەسەریوت یا قۆناغی تۆمارکردنەکە دوای ئەوەشمان بۆ باسکە کە دەنگشتەکەم لێ وەرەگرت شانە قسەمانە کرد زۆر بێکات ترجارەوە ئەو لە ماڵ نەبوو یا من لە ماڵە بووم مهم ئەبووە هەموو ڕۆژێ یەک قسەمان هەبووە لای کەمی ساعت قسەمانەکە لە بەروێمە ئیشەکە ڕاستی تۆ بۆ مێژووە مێنێتەوە کینەوە نیە بە دوو قسەی لەسەرکەی تو تەواویگەی تەنانەت کە میلۆدەکەی نردوو لە ماڵە وەکو تێست ئەدامە کرد و بۆمە نردوو بە کیبۆردێک ئەموت و بۆمەوتەوە مت حەزەکەم لا حەزات دەزانم لەبەری تۆ خاوەنی ئیشەکەی میلۆدەکەی تۆیە جوان بیڵێم ئیشەکەی تۆ جوانە بێت تێکیم لە ڕووی مەسەن خەلەلەکە بێ دوای لەسەر تۆ دڵنیامەکەوێ بۆیە حەز ناکەم ناوت بە شێوەیە لەگەڵ ناوی منی شاد خەلەلی تیا بکەی و درجێک لە هونەرەکەی هەردوولەتێکی گەورەیە ئەوە بێگومان خاصم بۆم درامایە کە بەڕاستی کورسات ئەوە نەبێ خۆزگە مەتحەکە لەبەر چاوی نەبێت بەڵام کورسات ئەزمموونیشی باشی لەو ڕۆوە مەسەن زۆر هەوڵەیەوە کللتور و فەرەنگ بپارێزێ ئەمەش ئیشێکە بۆ کورسات ئەبێ بەڕاستی بە جوانی بڕۆ ئێتر کەدا ئەم ئیشە تاوا بوو هەر لە ڕووی دروستکردنی موزیک ئەداوە لە ڕووی تۆمارکردنەکەەوە ڕۆژ نەبوو دووسێت دیمۆی بۆ نەنێرم کە بۆ من نردوو ڕێیتم پێ بڵێ هەنە جار ڕایەکانی زۆر خۆش جاراژ و تۆزین بوو ترکە قسەیەکێکە مەسەنیوت ئەوەم بەدڵێ دەباش ئەو نەقسە ڕقە تۆ شتی خۆش بڵێ جار بۆ ئیشەکە جوانتریش بێ گومان ڕاستە ئیتر ئەوەی باشە ئەو تەرکیز لە شتە خراپەکانەکە پێش باشە کاڵێ من نوێ جارە خراپەکانە پێ بڵێن دوای بێمە سەر باشەکان تر کارکردنیش بەڕاستی بێت فعلا نەبێت تۆ خەلەلەکان بەدی بکەی چوینێ هەرچەند من ئەزمموونێکم هەیە لە کارەکان ناشکری ئینسان ئەوە خۆی بەزل بزانانی و ناشکرێ سقەت بە خۆت نەبێت بێت جارەجاتی بێت ئەزمموی منیش لەم کارەیە بەڕاستی لە هەشتا چوارم لە شاشەی تەلەڤیزۆن گۆرانی ئەڵم کارەکەم هەڵبەتە عمرێکم لەم کارەیە هەیە تەجربەکەش بۆ من هەم تازە بوو هەم ئەوەیە سقەشم بەخۆمە و مەسەن چیەتوانم بۆ بکەم بەڵام تێبینیش هەر هەیە کەم و کورتیش هەیە بۆی جۆم لێگرم و چی لە دڵتای پێم بڵێ بۆی چاگیگەین ئەوەی باش بوو کەمترین خەلەلمانە بوو لە چەند جار تۆمارە کرد دەنگەکە تەمام لە ماڵەوە زیادە سعات بێگومان مامۆستا بێ و ئەگەر ئاگاداری ئەو هەموو بڵین بابەتە وردەکاریانە بێ ئەبێ چەند جارێک تۆمارە کردبێتەوە تا ئەو بەدڵی هینە چیم بۆ کرد لە ماڵەوە دەنگەکەم بۆ تۆمار کرد تەوان ئیشی
تۆمارکردنی ئامێرەکان لە لای کاگومەرکردمان لە ستودیۆکەی کاک ڕێباز و مەسەن کاک توانە خوشی بوو کاک زانا بوو وەکو چەلۆ ئەمانە لێوێ ئیشەکان کرا بەڵام وەکو دەنگی خۆم هەڵبەتە ماڵ کە ستودیۆکی خۆ دەبێت لە شوێنە باشترێ لەبەر حڕێ دۆرەی جارە تۆ شەو تا دەموبانی تەجیلاتەکەی بەسەر کەسەوەنی یان پێویستیت بە ئەوە نییە ڕخسە دۆرگیری یان جارە سەیەکەی لە دوای نۆڕۆ دەنگت مەجالێکی باشی تیا ئەتوانی وەرانی بڵێ خۆ دەزای لەم مەوسمەشە مەشاکلی حساسیت و نەخۆشی زۆر وەرز بۆ وەرزگۆڕنی ئێتە فرسەتم وەرگن لەو کاتەیە توانم دەنگەکە تەجێ ئەگەنا ئێستا بووە ئەوتانەوە بە حەزر و قسەکەم بووی چەند جارێکی تریش تۆمار بکرات ئاکە بۆم نردی یەکسەر بەدڵی بوو تەنها یەک دوو شوێن نەبوو تێبینی وتی ئەزام ئەتوای بیڵی دەتوانێت هەیە ئەو دوو شوێنە ئەتوای بۆ شوێ بۆم بڵێ بۆمتەوە بۆم نردووە ئینجا جاریش کەش خەلەلێک لە تێکستەکەمان هەبوو لە نووسین و نەقدکردنەکە خەلەلێکە بوو ئەوشمان چاگەوە کرد یعنی توانای بڵێن بەس سێ مەرحەلەی بچووک کە کەمترین هەڵی بوو چاکمان کردەوە بەڵام لە کۆتایی پێم وتم کاک زیاد ڕەفیقین ئەوە لا بەولا تا چەند لە ئیشەکە مرتاحی وتی ئەوەی لە تەسەورمانە بوو کردت ئێودم دەستخۆشەکەت بوار لە کۆتاییە نەجاتتر ئاهات جگە لە هاوڕێ بەڵام ئیشە بێ سەریحوی لە بێتەوە بۆ جوان کرد تۆ مەسئولیەتێکیشە لەسەر شانت بە مجاملە ناڕۆیشی فەنی بێگومان دووناوی دیار هەم هونەرمەند هێمن حسێن و هەم هونەرمەند زیاد ئەس ئەدیش لە ئێستا شاکارێکی جوانیان بۆ درامای کۆشکی هەنار دروست کردو و لە ئایندەیەکی زۆر نزیکی شام درامای لەسەر شاشەی دەستگای میدیایی کورسات بێگومان لە زۆر نزیکا با بڵم نمایشەکرێت وە چەندین ئەکتەری دیاریتیایە کاکە من پرسیارەکە من لەمایەمە بەشێک لە کاتی تۆمارکردنە ئێستا لەگەڵ ئەم هەنگاوی دەستگای میدیای کورساتە تو چی ئەڵێیت کە کارەکەن بۆ دروستکردنی با بڵم درامای کوردی لە بەرەوەی بینەری ئێمە بە خۆشمانەوە حەز ئەەکەین کە ئیتر ئێمەش کاری کوردی ببینین بەشێک لە کەڵە هونەرمەندانی خۆمان جارێکتر لەسەر شاشەکان بینەوە بە کاری جوانەوە خۆی تاوان ئەم کارە وەکو کاری وێنەگرتن تاوان دوێنێتەوە بووە تقریبا 120 ڕۆژی پێچوو بۆ کاری تۆمە جوانی ئەمیشە لێرە ئەوەی حەزاکەم زۆر وەسفیکەم با خەڵکی ببینێ کە هیوادارم ڕاکان بە گشتی باشوێ کۆمەڵی هونەرمەندی بە ئەزمون و کۆمەڵی هونەرمەندی تازش لەم کارەیە بەردەوامە لێرە باسی کولتورەکە باسی جوانی مەسەن سلێمانیەکە ئەم شارە بۆ خەریکە وەک جاران نامێنێت مەسەلەن بۆ خەریکە ئەشێشتەکان وردەوردە تەوان دوورە لە سیاسەت ئەمە باسی عامەکە هەر کەسو کە لە شوێنی خۆیەوە لە ڕووی فەن لە ڕووی کولتور لە ڕووی هەر شتێک من شتێکم زۆر پێ خۆشە لێرە باسیکەم مەسەلەی کورسات کە هەوڵ بۆ ئەمایە کارەکە بەڕاستی ڕۆژی خۆیت ئینسان قەدری ئەم حاڵەدا تێگات چیە خۆزگەم بووی کە ئێستا تێبگا مەسەلەکە چیە ئێمە گەراگامان لێبێ بە درامای تورکی بەڕاستی خەریکە هەموو شتێکەشێت تەنانەت نەک لە ئێمە لە بازاری عەربیش بەگشتی تەماشاکە لە لەبنان لە سووریا هەمووی درامای تورکی و دۆبلاژەکرێ و ئەکرێتە زمانی ئەو وڵاتە و بڵاوەکرێتەوە منێکی لەوانم کە زۆر معجیبی موزیکی تورکم زۆر ئەمە دوو لە ڕەگەزپەرستی ئەو شتانە بالابێنەوە باسی فەن نەکەین وەکو موزیک ئەوەنە سەرسام تابڵی موزیسیانی باشی تێ تابڵی فەنان دەنگبێژی چاکی تێ بەڵام بەداخەوە لە ڕووی درامە هیچتەکانیان تێناگەم ئەمە بەس بۆ شێوانی ئێمە یا هەر خۆیان ئەسن لەو کولتورەیە ژێن ئای بەداخەوە بۆ لە کەناڵە کوردیەکان ئەو شتە تورکیانە داگرێ بۆ ئەو هەوڵە بووە ناکرێت بڵێ ئەکتەری باش نییە مناڵم ئەکتەری زۆر باشەیە تاقی باش نییە تاقی باشە ستافی باش هەیە لە ڕووی کامیرەمان لە ڕووی سینارە دەرهێنەرمان یای تۆ ئەگەر ئەڵی کەمیشە ئێ باشە ئیشی بۆ بکە هەنگاوی بۆ بکە بە ئەم شتانە وردە هاندانیشی باش بوو کاری زیاتر بکرێ خۆ ئەمە ئەگەر من باسی سیاست ناکەم چکۆم فەن و سیاست دوشتی جیالە بەڵام ئەگەر قوبولتانە مەسەلەن من بە هەموو دەستگاکانەوەم ئەگەر قوبولتانە هونەری ئەم وڵاتە بشێوێ و ڕازین بەم تێکدانی کولتورە ئیتفاق و سیاسەتەکە وایە ئۆکێ ئەرچی من بڵێم زیادەکەواتە بەسە گەروانی و پێتان خۆشە بە ئاگا بێنەوە وەڵای و دراما تورکیانە کارەساتە زۆر کارەساتە بەجددی بێگومان ئەمەش هەنگاوێکی تری دەستگای میدیایی کورساتە و ئەرکی ئێمەیە کە بتوانین بینەرەکانمان بە خێزانیش بە دیارمانەوە دابنیشن و سێری کۆمەڵێک شوێنی جوان بەکارێنراوە لۆکیشنی جوان بەکارێنراوە دیارە هەر بینای سەراش خۆی بینایەکی دیارەوە بۆ بابەتە بەکارهاتەوە سەردەمێکە ئێحتیمام بە کولتوری وڵاتەکەی خۆت لە هەموو شوێنە زیاتر بێت بۆ هیوایان ئەمە هەنگاوێکی باش بێت بۆ ئایندە کاری باش و جوانتر بکرێ دڵنیام کاکە بن کاری خۆت چیە ماوەیەک سەرقاڵی خوێندنی وە بزانم بەشێک لە کارە هونەرەکانی خۆت ڕاوەستانەوە هیچ تۆمار کردەوە ماوەیەک گەر لە درامای کۆشکی هەنار کە ئەم بەرهەمە بوو یاخۆت کاری تر لە ئایندەیە بێت جگە لە دراماکە ئەلبومێکی موزیک تقریبا 3 ساڵ و نیوە خەریکم 14 تراکەوە
ئەچێتە 15 تراک ئەو ڕۆژەی کە کەرنتینە دەسی پێکرد ئەو تایمە شومی کە بەڕاستی کۆمەڵێک کەسی خۆشیسمان لە دەزە بە و پەتایە هەر ئەو ڕۆژە زانیم ئەم وەزا پێچێ دانیشتم چیم کردوتم ئەزانم لە ماڵەوە کادان ڕۆتە سەر باشە کەوتمە دروستکردنی موزیک ئەلبومیشی موزیکم دروست کرد لەو ڕۆژەوە هەتا تقریبا ما 2 مانگ لەمەوە پێش ئیتر حسێبی کە لەو کاتەوە تا ئێستا تقریبا 14 تراک و ئەبێتە 15 تراک ئەلبومی موزیکم ئامادە کردووە جگە لەوەی کە تراکێکی گۆرانی و خەریکم وردە دەست پێ یەکەم و موزیکم تەواو کردووە لەسەرەوە ماوە کە دەنگ گۆرانیەکە چۆنە ستایلی چۆنە گۆرانەکە هەڵبەتە من ئەو ستایلێکی خۆم حەزم لێتی چۆن بەڕاستی هونەرمەندیشی ئەوەیە بۆ جەماوەر کارکە بەڵام تۆ کارەکەی خۆتیان نیشان بە ئەی تۆ چی بێ ئەوەیان بۆ بڵێ بۆی ستایلی تۆ لەگەڵ کەسێکی هەجیابێ ئەگە نا هەمومان بین شتی کلاس بڵین هەمومان بۆمان ناوترێ هەمومان بمانوێ خۆمان لە بند بین و بند بڵێن ناتوانین تاقیەوەمانی هەمومان توانین گۆرانی دەوڵی وەکو کەسانی تر بڵێن ناتوانین لەبەر هەر کەس اختصاص و فۆرمی دەنگی لە مەجالێکە بۆیە ئەو ستایلەی من لە نیمچە سلۆ لەو ڕیتمانی هەزاتر خۆی کە دۆزیوێتەوە ئینجا لە نێوان مەقامی حیجاز و کورد و بەیات زیاتر حەزم لەو ستایلانەیە تێکستەکە هیکێ ئاوازەکە دڵیامی خۆتە بڵێ ئاوازەکەی خۆمە تێکستەکەی مادی ومێدی مامەکە دەرێنەری سینەماکارە تر انشاءالله بە هیوای ئەوم کە کاریشی باش بوو لێفری خۆم باشتر باشیشی بۆ بکەیت طبعا گرفتەکەمان ئەوەیە سەکە بەڕاستی ڤیدیۆ کلیپ کاری زۆری و بەڕاستی ئەرکی زۆری اینجا فەراغی زۆری و لەلایەکشەوە مەسەلەی خوێندنەکەم کە باس کرد فعلا من ئەماوە ڕام کردو لەبەری 2 مانگ تا 3 مانگمەوەیت انشاءالله بەکەلێرەسەکە تاواگەم و خەریکی تر توێژینەوە وەکۆڵێن لەسەر خێر و خێردار بێت بۆ هیوایم لە کاری هونەریشدانە خەڵی پێشووترم بوو بەڵام باش بوو کە فریای کەوتم زۆر خۆشحاڵ بووین لە مەژێ پرۆگرام لەگەڵ مامووی بە هیوای کاری باش و کاری جوان دەستان خۆش بێ هەمیشە کورسان هەروە ئاودان و جوان بێ و کورساتیش یەکێکە لەو ئەستێرە گەشانی کە بەڕاستی لە نێو دەستگار ڕاگەیانەکان و کەناڵە جوانەکانە سپاس بۆ تۆ دووبارە بەخێر بێ سپاس بۆ هونەرمەند هێمن حوسێن کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ مامووی دووبارە بەخێر بێ